علي شمس الله بيد أم لا؟ بەناوی خی گەورە و میهرەبان ئێمە ئێمڕۆ لە بەسەرکردنەوەیەکماندا بۆ ئیدارەی گەرمیان و بۆ لای بەڕێوەبەرایەتی گشتی کشت و کاڵی گەرمیان بۆ کردنەوەی پێشەنگایەکی بەرهەمە خۆماڵیەکان لەم ناوچەیە بەڕاستی خۆشحاڵ بووین کاتێک دەبینین لە هەرێمی کوردستاندا لە زۆربەی هەرە زۆری وەرزەکانی ساڵ ئێمە بەرهەمی ناوخۆیمان هەیە گەرمیان دەشتێکی بەپیت و بەرەکەتە سەرچاوی ئاوی زۆر باشی هەیە بەڕاستی ئەوەی کە من ئیمڕۆ بینیم لەم ناوچەیەدا هەموو بەرهەمێکی کە پێویستە لە وەرزی زستاندا لەم ناوچەیە ئێستا ئیمڕۆ من چاوم پێکەوت سەرڕای ئەوەی بەشێک لە بەرهەمەکان هاوینە بوون بەڵام هەڵگیرا بوون ئەمە ئەوە پیشان دەدا کە ئێمە وردە بە ئاراستی ئەوە هەنگاو دەنین کە بەرهەمی خۆماڵی بکەینە بنەمایەکی گەورەی بەکارهێنا لە ناو بازاڕەکانی خۆماندا و لە هەمان کاتیشدا دەست بکەین بە خەزمکردنی ئەو بەرهەمانەی کە لە وەرزێکەوە ناتوانین بۆ وەرزێکی دیکە لە وەرزیەکانی دیکەدانیمانە خەزنیان بکەین ئێمەش وەکو وەزارەتی کشت و کاڵ هەم بۆ پشتیوانی کردنەوەی ئەم پێشەنگایە و پشتیوانی جوتیارەکانی خۆمان کە عەرزی بەرووبوومەکانیان لەم پێشەنگایەدا کردووە هەم بۆ ئەوەی کە هەم بە ئیدارەی ناوچەکە بڵێن و هەم بە بەڕێوەبەرایەتەکەی خۆمان بڵێن کە وەزارەتی کشت و کاڵ ئەرکی سەرشانی خۆیەتی لە پەرەپێدانی کەرتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئەو کەوەی واجبی سەرشانمانە لێرە جێبەجێ بکەین سوپاسی ئیدارەی ناوچەکە برای ئازیزم کاک سڵاح و خاتوو شادیە دەکەم و فەرمانبەرەکانی بەڕێوەبەرایەتی گشتی کشت و کاڵ و دووبارە خۆشحاڵ بووم بەوەی کە ئێمە لێرە دەبینین وردە هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان و جوتیارەکانمان بە سەرفکردنی جوهدی خۆیان بە ئاراستەی ئەوە دەڕۆن کە هەمە چەشنی لە بەرهەمەکان بێنە ئاراوە